Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. مراسم خوشحالم که اگرام الان ویدیویی کنیدا. لا ویدیویا توزک باسی هاڵۆوینە کەین و چەند وشەیەک دەربارەی فێرە بین. هاڵۆوین چیە؟ یەکەم جار با باسێکیەوە بکەین. هاڵۆوین جێژنێکە کە لە ئەمریکا و وڵاتانی تر بەعام ئەگەردرێت کە وەکو بەراتی خۆمان وایە. بەڵام ئێستا لای خۆشمان خەڵکێکی زۆر جێژنی هاڵۆوین ئەکات و بەداخەوە بەرات و جێژنەکانی خۆمان لەبیر کراوە و خەڵک تۆزێک موسەقەف بووە بە حسابی خۆی و ئەڕوات لە بریەوەی کە بەرات بکات ئەڕوات هاڵۆوین ئەکات. تر بڵێن چی وەزاگەی ئاوای لێ هاتووە. Anyways با چەند وشەیەک دەربارەی هاڵۆوین فێر بین. یەکەم شت دەربارەی هاڵۆوین کاستوم بە مانای چیەت؟ بە مانای جلوبەرگێکیەت کە تایبەت بێت بە بۆنەیەکەوە کە لێرە باسی هاڵۆوینەکەین. هاڵۆوین کاستوم بە مانای جلوبەرگی تایبەت بە هاڵۆوینیەت. واتە کاستوم بە مانای جلوبەرگێت کە مەبەست لەوەیە ئەو جلوبەرگی کە تایبەتە بە بۆنەیەکی دیاری کراوە. اینجا scary لەگەڵ creepy ئەم دوو وشەیەش بە مانای ترسێنەر یان تۆقێنەریان. بە ئەم دوانەش بخەینە ڕستەیەکەوە ئەڵێین He's wearing a creepy Halloween costume. He is wearing a scary Halloween costume. واتە ئەو جلوبەرگێکی ترسناکی هاڵۆوینی لەبەر کردووە. وەکمان scary یان creepy بە مانای ترسێنەر یان تۆقێنەریەت، هەروەها costume بە مانای چیەت؟ بە مانای جلوبەرگێت کە تایبەت بێ بە بۆنەیەکەوە. اینجا وشەیەکی تر کە زۆر پەیوەندی بە هاڵۆوینەوە هەیە ئەویش وشەی جاک و لانترن. جاک و لانترن مەبەست لە ئەو کوولەکەیە کە ئەبردرێت و دەموچای بۆ دروست دەکرێت وەک لە ئەوەی کە لەسەر شاشەکە ئەیبینن. ئەمە پێوترێت جاک و لانترن. اینجا هەر بۆ معلوماتیشتان بە ئەو نوع کوولەکەیە ئەوچێت pumpkin. اینجا بامەش بخەینە ڕستەیەکەوە ئەڵێین People carve pumpkins into jack-o'-lantern. People carve pumpkins into jack-o'-lantern. خەڵکی ئەم نوع کوولەکەیە ئەبڕن و jack-o'-lantern پێ دروست دەکەن. کە وتمان jack-o'-lantern ئەو نوع کوولەکەیە کە لە هاڵۆوینە بەکارهێنرێت و دەموچای بۆ دروست دەکرێت. وشەیەکی تر کە زۆر پەیوەندی بە هاڵۆوینەوە هەیە و لە هاڵۆوینە بەکارهێنرێت ئەویش trick or treat. Trick or treat ئەوە یەکە بۆ نمونە وەک وتمان هاڵۆوین وەکو بەراتی خۆمان وایە. جا کاتێک کە مناڵەکان ئەڕۆن بۆ ماڵان و شیرینی و ئەو شتانە کۆکەنەوە کە ماڵەکە دەرگاکە ئاکاتەوە مناڵەکان پێڵێن trick or treat. وەکو ئەوەیە چۆن ئەڵێیت بەراتیکە. لای خۆمان کە مناڵە ڕات بۆ بەرات کە لە دەرگا ئەیات و دەرگاکەی بۆکەنەوە ئەڵێت بەراتیکە بۆ ئەوەی کە چکلێت و نقڵ و ئەو شتانەی بنێ. لەوێش لە کاتی هاڵۆوینە کە مناڵەکان لە دەرگا ئەیەن کە دەرگاکەیان بۆکەنەوە پێیان ئەڵێن trick or treat. اینجا با ئەمەش بخەینە ڕستەیەکەوە ئەڵێین Kids knock on the door of houses at Halloween and shout trick or treat. Kids knock on the door of houses at Halloween and shout trick or treat. واتە مناڵان لە هاڵۆوینە لە دەرگای ماڵانەیەن و ئەڵێن trick or treat. واتە بەراتیکە وەکوتمان. بەم شێوەیە ڤیدیۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆگرامە دڵ بوو لایک بکەن و هاوڕێکانتانی بنێرن. بەڵام ئەگەر سووتان لێوە نەگرت هیچ پێویست ناکات لایک بکەن و بۆ یەک بەشەریشی مەنێرن. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.